جنێوفرۆشی و لەکەدارکردن ڕەفتاری کەسانێکن کە نامۆن بە کۆمەڵگەی کوردستانی. هەندێک لە بەناو سەرکردەی سیاسی هەن بۆ داشۆرین و جنێودان بەنایەرەکانیان ڕێنمایی میدیاکارانیان دەکەن جنێو بدەن و تەشهیر و سوکایەتی بکەن، پاشان دەستخۆشی و ستایشی هێرشی دڕ و زبر و پڕاوپڕ لە جنێودانیان دێدەکەن. لە ڕوانگەی پارتی و بارزانیدا دایالۆگ و لێکتێگەیشتن بە ئەولەویەت دەرەندرێ و هەمیشە پارتی لە کاری میدیایی خۆیدا لە دەربڕین و نووسیندا باوەڕی بە پاراستنی بەها کۆمەڵایەتیەکان و ڕەوشت بەرزی هەیە. هیچ کات پارتی ڕێگەی نەداوە جنێوفرۆشی و لەکەدارکردن و گاڵتە پێکردن بە هیچ لایەن و کەسایەتیەک لە میدیاکانی ڕەگدا بکتێ. بەشێک لە بەناو میدیا ئەهلیەکان ئەوەیان بڵاو کردوتەوە. گوایە نەوشیروان مستەفا گوتوویەتی ڕاستە و خۆ بە بارزانیم گوتووە هێرش بکرێتە سەر من، هێرش دەکەمە سەر تۆ و بنەماڵەکەت. جارێ ئەوە درۆیەکی شاغدارە و دوورە لە ڕاستیەوە، چونکە نە نەوشیروان مستەفا و نە هیچ کەسێکی غەیری ئەو جورئەتی ئەوە ناکات ئەو جۆرە قسەیە لە ڕووی سەرۆک بارزانی بکات. خۆ ئەگەر ئەو قسەی نەوشیروان مستەفاش ڕاست بێت کە ڕاست نییە، ئەوە کەسێتی ڕاستەقینە و جنێوفرۆشی و ئاست نزمی نەوشیروان مستەفا دەردەخات کە پارتیەکان و شوێن کەوتوانی ڕێبازی پیرۆزی بارزانی بە هیچ شێوەیەک ئامادە نین بۆ ئەو ئاستە نزمەی ئەو دابەزن.